زمانی کوردی و ئەو شانەی کە پاراستنی زمانەکە لە خۆ دەگرن لای شاعیرێکی گەورەکەویش میرزا عەبدوڕەحیمی سابڵاغی ناسراو بە وەفاییە. ناسکی شیعری وەفایی لە ئاستێکدایە کە ئەتوانین بڵێن شیعری وەفایی لە شیعرێکی تر ناچێت و لە شیعری کلاسیکی شەوکوتمان هاوشانە بۆ گەورە شاعرانی وەکو کوردی و وەکو نالی و وەکو سالم بۆ تا ئێستا نەمانتوانین ئێمە وەفایی دروستکەینەوە. عشقی مەجازیش ئەگەر ئینسان سونی خۆتانە بەزێنێت هیچ مەذموم نییە. ئەبێ ئێمە پشت نەکەین لەو ڕاستیە بەڵگەنەویستە کە پارێزەری زمان و ئەدەب و کولتور و هەموو جوانەکانی میلەتی کورد کەسانێکن کە پەروەردەی حوجرن. چی وای کردووە کە وەفایی پارێزەری زمان بێ و هەوڵ بدا بنەما و کۆڵەکەکانی زمانی کوردی لە شیعر و لە بەرهەمی خۆیان جێ بکاتەوە. لە زمانی ئێمە زمانی کوردیە خەڵاتی خۆی گەورە پازایکردن لە زمان واجبی ئێمە سەرشانی ئێمە بە دەرجای مێژوش ئێمە پارێزگاریمان لێ کردو کوڕ زانەری کورد لە بەغدا کە دامەزراوی مەلاو وەفایی خۆی ئاوازدانەر بووە وەڵەوە هەروە گۆرانیشی وتووە نالی و مەحوی و وەفایی هیچیان کەمتر نییە لە حافز و لە سعدی بەڵام ئێمە ملەتێکی بێکەس بووین ملەتێک بووین کە خۆمان بەلاوە بچووکە بەڵام معلوم ببێ کوژراوی چێم یاران وەسێت بێ چراغی توربەتم هەر دەستە گوڵ بێ پاش وەفاتی من ئەمن چی و زودی سۆفیانە من و گۆشتێکی مەیخانە بە قوربانی نیگاهێ کرد هەموو سەوم و سەڵاتی من بە خەندە ڕووی لە زولفان خستە ڕوو فەرمی وەرە یعنی وەفایی شەوچراغی پێدەوێت ئابی حیاتی